هەڵوێستێکی جوامێرانەیە، هەڵوێستێکی ئینسانی و مرۆڤ دۆست و نیشتیمان پەروەرانەیە. دوێنێژ ئێمە وەکو ئەو کۆمەڵە خەڵکی کە چەند ڕۆژێکە بە بەردەوامی خەریکی خۆپیشاندان ڕزای دەربڕینین لەوێ لە مەیدانی خۆپیشاندانەکانی سلێمانی ڕامانگەیان کە داوامان لە خەڵک کردبێن پشتیوانی بکەن، بەشداری زیاتر بکەن لەم یاریە لەبەرەوەی کە بتوانن هەم یاریی گەرم و گوڕتر بڕوا بڕێ و پشتیوانی بێ بۆ یانی نەورۆز، هەم لە هەمان کاتیشا جۆرێک بێ لە بەردەوامیدان بە خۆپیشاندانەکە و بەرزکردنەوەی دروشمەکانی پشتیوانی بۆ ڕۆژاوا و ڕسواکردنی تیرۆریستانی داعش و ئەمە شێوازێکە شێوازێکی مەدەنیانەیە و ئەم هەڵوێستەی هاندەرانی نەورۆز یانەی نەورۆز هەمویان کە بە ئاڵای کوردستان و کە ئاڵای نیشتیمانێکی دابشکراوی نەتەوەیەکی زوڵم لێکراوە، ئەمە هەڵوێستێکی نیشتیمانی و ئینسان دۆستی و مرۆڤپەروەرانەیە جێگەی ڕێز و تەقدیرە. داواکارم خەڵک بە گوڕوتینێکی زۆر و بە جەماوەرێکی زۆر و بێبەشداری بکە. بێدوا تا چەند گرنگە سەرجەم چین و توێژەکان و بابەتە جیاوازەکان وەکو وەرزشی بێ کۆمەڵایەتی بێ هەرچیە بێت یەکدەنگ وێڵوێز بن بۆ پشتیوانیکردن لە ڕۆژاوایان بۆ هەر پارچێکی دیگەی کوردستان بێگومان بۆ هەموو پارچەکانی کوردستان ئەم ڕاستانە گەورە مێژووی کە ئێستا ئەم خۆرۆشانە گەورەیەکایە ئاتوانم بڵم لە مێژووی دەیان ساڵی ڕابردووە نمونەی لەما نەبووە کە لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەندەران لە لوبنان چی ئەوەی خەڵکی کوردەوە کوردستانیە ئاڵای کوردستانی وەرز کردوتەوە پشتیوانی لە ڕۆژاڤاکە بێگومان ئەگەر گۆڕانکارێ لە ئێرانیش ڕووبدا یا لە باکوور ڕووبدا یا هێرش بگرێتە سەر هەرێمی کوردستان پێویستە بێ کۆ دەنگێ بێ. لە کاتی ڕێفراندۆمی شابینیمان لە ڕۆژهەڵات بە هەزاران کەس پشتیوانیان کرد لە پرۆسەی ڕێفراندۆم. یان مەبەستمەوەی یعنی ئەم گیانی کوردایەتی و نیشتیمان پەروەری و ئینسان دۆستیە هەیە لە کووردا، بەڵام ئەم جارە بەڕاستی لە بەرووی زوڵمەکە زۆر گەورەی بەرامبەر بە خەڵکی ڕۆژاوا گوێ لە کۆمەکەیەکی جیهانیە لە شەڕڤانانێکەکرێ لە گەلێکەکرێ کە چەند ساڵە پێش ئێستا جیهان گیری خواردوو بە دەست داعشەوە، بەڵام شەڕڤانانی کوچان و کوڕانی کوردستان پێشمەکەی کوردستان کە لێرەوە ڕۆیشتن بۆ ئەوێ بە پشتیوانی هەموو دنیا دژی داعش بوون و بە 10,000 شەهید و 50,000 بریندار درا تا داعشیان زەربی سفر کردەوە لەوێ، بەڵام ئێستا بەداخەوە داعش بە پشتیوانی دەوڵەتانی ناوچەکە و جیهان ئەوێ میلەتی کورد قڕکە بەس وەکو عەبدوڵڵا پەشێوەڵێ قوربە سەریان.